لە ڕووی یاسایی و دەستوری و قساکەم لە ڕووی سیاسی و تەوافق و قسە ناکەم ئەوە بەڕێز حەلبووسی لە ڕووی سیاسی و تەوافق و قسە دەکات دەڵێ دەرچێک دەدۆزینەوە ئەگینا لە ڕووی دەستوریەوە بە هیچ شێوەیەک ناتوانرێت کاندیدی تردا بنرێ بۆ چونکە یەکەم وادەکە نەک بۆ کاندیدکردن بەڵکو بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆماریش بەیانی کۆتایی دێ سەرۆکایەتی پەرلەمان کە بەڕێز حەلبووسی خۆی سەرۆکێتی دەرگای خۆپاڵاوتنی داخستووە لە دەمێکەوە دەرگاکە داخراوە ئەمە دووەم سێمین ئەگەر بێت و محکەمەی فیدراڵی دادگای فیدراڵی بڕیار بدا بە دوورخستنەوەی بەڕێز و شارزێباریش یعنی ئەگەر بڕیار بە دوورخستنەوەشی بدا هیچ تەئسیر لە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆمار ناکە هەتاکو تۆ پێویستت بەوە بێ دەرگای کاندیدکردن بکەیتەوە بۆ چونکە تۆ جگە لەو 24 کاندیدی ترت هەیە بە ئەو 24 کاندیدا کە مەرجەکانیان تایە بێن منافەسە بکەن وەکێکیان بێ بە سەرۆک کۆمار هیچ کێشەیەک نییە کێشەیەکی دەستوری و قانونی دروست نەبوو هەتا تۆ بێ بۆ حەلی ئەو کێشە قانونیە دەرگای خۆپاڵاوتن بکەیتەوە نەخێر هیچ دەستوری نییە ئەگەر ئەوە بکەن لەبەر تەوافقی سیاسی دەیکەن بۆ ئەوەی کە لێکتەگەیشتن دروست ببێت و هیچ لایەنێک خۆی بە مەغدور نەزانێت لە ڕووی یاساییەوە ئەگەر نیساب تەواو نەبێ ئەکەوینە پێشێلی دەستوریەوە چونکە لە دەستورە ئەو وادەی کە هەڵبژێردراوە کە دانراوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار لە تاریخی یەکەم جەلسەی پەرلەمانەوە بریتیە لە 30 ڕۆژ بەیانی 30 ڕۆژەکە تەواو بێکەوینە پێشێلکاری دەستوریەوە بەڵام بۆ ئەوەی کە فەراغی دەستوریش ڕوونەدا فەراغی دەستوری واتە یەکێک لە مؤسسە دەستوریەکان بەتاڵ نەبێ کە بریتیە لە سەرۆکایەتی کۆمار ئەتوانین پشت ببەستین بە قەرارێکی محکەمەی فیدراڵی لە ساڵی 2010 کە حاڵەتێکی لەم شێوەی ئێستا ڕوویداوە ئەو کاتە کە بەڕێز مامجلال سەرۆکی کۆمار بووە داواکە ئەڵێ وڵات بەرەوکوێ ئەڕوا پەرلەمان حاڵەتی وەک ئێستا بۆ نەیتوانیوە سەرۆک کۆمار هەڵبژێرێ دادگای فیدراڵی بە بڕیارێک وەڵام دەداتەوە دەڵێ مەجلیسی ڕئاسە ئەو کاتە دوو نائیبیشی هەبوو بە هەرسێکیان مەجلیسی ڕئاسەیان دروست دەکرد دەڵێ مەجلیسی ڕئاسە بەردەوام دەبێت لە کارەکانی تا سەرۆک کۆمارێک هەڵدەبژێردێ پشتبەست بەو بڕیارە دەتوانرێت بەڕێز دکتۆر بەرهەم بەردەوام بێت لە کارەکانی تا سەرۆکێکی نوێ هەڵدەبژێرێ بەڵام ئێمە لە بەیانی و لە پێشێلکاری دەستوریین بەس من ئەمەی دەیڵم چارەسەرێکە بۆ پڕکردنەوەی فەراغەکان نەک بڵێم ئەوە پێشێلی دەستوری نییە نەخێر پێشێلی دەستوریە لە بەیانیەوە مودەی 30 ڕۆژەکە تەواو بێ بەس ئەو مودەیە مودەیەکی تەنزیمیە بۆ ئەوەیە کە پەرلەمان پەلە بکات لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار معنای ئەوە نییە کە لەو 30 ڕۆژەیە هەڵ نەبژێردرا ئیتر سەرۆک کۆمار هەڵ نابژێردرێ نە پێشێلی دەستوریە بەس ئەبێ هەڵبژێردرێ حکوومەت جیایە و سەرۆک کۆمار جیایە سەرۆک کۆمار بەردەوامە بێ ئەوە حکوومەت هەر هیچ هەر خۆی بەردەوامە بێ لە کارەکانی تا حکوومەتێکی نوێ هەڵبژێردرێ حکوومەت مودەی نییە هەر کاتێ پەرلەمانی تازە دەست بەکار بوو ئەبێتە کاربەڕێکەر و بەردەوامە بێ لە کارەکانی تا حکوومەتی نوێ هەڵبژێردرێ کێشەمان نییە لەوە ئەزانی لە هەندێک لە وڵاتان ئەوەی کە هەڵوەشانەوەی پەرلەمان بەدەست سەرۆک کۆمارە بەڵێ ڕوویداوە شتیوە کە ئەگەر پەرلەمان نتوانێت لە کاتی خۆیان سەرۆک کۆمار بژێرە سەرۆک کۆمار پەرلەمان هەڵەوەشێنێتەوانێ بەڵام لە وڵاتی ئێمەیە ئەم ئەگەرە دوورە لەبەر ئەوەی یەکەم هەڵوەشانەوەی پەرلەمان بەدەست سەرۆک کۆمار نییە جەنابەت ئاگال لێبوو ئەو خولەی ئێمە کە هەڵبژاردننی پێشوەخت ئەنجامدرا پەرلەمان خۆی هەڵوەشانەوە ئەبێ پەرلەمان خۆی هەڵوەشێنێتەوە بۆی ئەوە ئەگەرێکی دوورە و هەروەها لایەنەکان خۆی ئەسڵەن ئەمە هەڵبژاردننی پێشوەختە کراوە جارێکی تریژ یعنی پەرلەمان هەڵبۆشێنرێتەوە هەڵبژاردنێکی تر بکرێت تۆزێ زەحمەتە بۆیێت زۆر بە دووری ئەبینم کە ئەم شتە ڕوو بدات لە عێراقدا خۆی ئەگەر محکەمە بە شێوەیەکی دەستوریانە و دوور لە سیاست و دوور لەژێر دوور لە تەئسیراتی یعنی لایەنە سیاسیەکان بڕیار بدا دەبێت دووری خاتەوە یعنی ئێمە و چەندین کەسی تر لە بیدایەتەوە وتمان ئەم بەڕێزە مەرجی سێمی مادەی 68 دەستوری تیانیە کە بریتیە لەوەی ئەڵێ کاندید بۆ سەرۆکی کۆمار دەبێت شایەتی بۆ بدرێ بە نەزاهەت و بە سومعی باش یعنی بەڕێز وشارزێباری چێ دەتوانێت شایەتی بۆ بدات بە نەزاهەتی کاتێک کە ئەو متمانەی لێ سەنراوەتەوانێت لە ناو هۆڵی پەرلەمانە دەبوایە سەرۆکایەتی پەرلەمان نەیڵێ بگاتە دادگای فیدراڵ دەبوایە خۆی سەرۆکایەتی پەرلەمان ڕەتی بکاتەوە کاندید بوونی بە ڕێژ وشارزێباری چکە هەر ئەو پەرلەمانە خۆی متمانەی لێ سەنەوەتەوانێ وەکو وەزیر ئایا چۆن نەتوانێت بیکاتەوە بۆیە بڕیاری ڕاست
دوورخستنەوەی بەڕێزیانە لە کاندید بوون لە شوێنێکی ترا بزەبت ئەوەمۆد یعنی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتوو نەبوو لە هەڵبژاردننی کاندیدەکەی بۆ سەرۆک کۆمار و بووە هۆی ئیحراجکردنی هەم کاندیدەکە هەم خۆشی وەکو حیزب هەم هەرێمی کوردستانیش یعنی چەندین کاندیدی بە توانای تری هەیە دەبوایە ئەو کاندید نەکات یعنی بۆی ئەو مۆزوعە دروست نەبێتەوە من گلەیم لە یاساییەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان هەیە یعنی دەبوایە ئەوان ئەو تێبینیە بدەن خۆ لەوانەشە دابیشتیان تێبینیەکە کە ئەو بەڕێزە کاندید نەکرایە سەرکەوتوو نەبوو هەڵە بوو پارتی لە دەستنیشانکردنی کاندیدەکەی وەگوتم پارتی هەم کاندیدەکە هەم خۆی وەکو حیزب هەم هەرێمی کوردستانیشی یعنی تووشی ئیحراجی کرد لە بەردەم لایەنەکانی ترا بەڵام ئەوەی کە لەوە گەورەترە ئێستا ئەو سیراعەیەکە لە نێوان یەکێتی و پارتیە هەیە لەسەر پۆستی سەرۆک کۆمار یعنی ئەوەی کە لەوە گەورەترە لە ئیحراجبوونەکەی تر گەورەتر ئیحراجبوونی ئەوەیە کە خەڵکە هێنن بەکرێ بێت خۆپیشاندان بکات و لە بەردەم ڕسمی کاندیدەکانی یەکتری زەربی لێ ئەدەن و ئەمە هەر ئیحراجێکی زۆر گەورەیە تەأسیرەکات ئەم جۆرە تەسەڕوفانە تەأسیرەکات لە پێگەی هەرێمی کوردستان و هەروەها لە ناوخۆی هەرێمی کوردستانیش چونکە لە ناوخۆیان جەناب تەزانی کە تا ئێستا یەکێتی و پارتی بەیەکەوە حکوومەتی لە ناو حکوومەتێکان بۆ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان ئەمانە هەمووی تەأسیراتی ئەبێت سیر کە تەأسیری ڕێفراندۆم هەتا ئێستاش بەسەر هەرێمی کوردستانەوە ماوەتەوانێ ئەمەش جۆرێکە لەوانەی کە تەأسیراتی ئەبێت لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر پەیوەندیەکانی پارتی لەگەڵ لایەنە عێراقیەکان لە بەغدا ئەو کاتێک کە ئێمە هەندێک ئەندام پەرلەمان بووین ئەوانەی دەرەوە یەکێتی و پارتی گروپی هیوامان دروست کرد بوو لە خولی پێشوە ئەو کاتێک کە ئێمە ئەمانوت پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر نابێ بەو شێوەیە بێت پێمان دەوتن دەبێ ئیلتیزامکەن بە تەسلیمکردنی نەوت بۆی بودجەی هەرێمی کوردستان بێ ئەوان پارتی ئێمەی بە عێراقچێتی تاوانبارە کرد ئێستا بۆ خۆی بۆ بە دڵسۆزترین عێراقی ئەو پرسیارە لە خۆیان بکە یعنی ئەبێ خۆیان وەڵامی ئەو پرسیارە بدەنەوە ئەم پێچەوانە ئەم زڵدیەکیە لە هەڵسوکەوتی سیاسیا بە معنای چی دێت چاوی خەڵکیان لەسەر 200 ملیارەکە لا بردووە لەبەر سراعی کاندیدەکانیان بۆ سەرۆک کۆمار و ئەمە بە دڵنیاییەوە ئەزانی یەکشت هەیە لە عێراقدا و لە هەرێمی کوردستانیشە یەکێک لە سەبەبەکانی ئەوەی کە ئێمە حکومێکی ڕەشیدمان نییە ئەوەیە کە پەیوەندیەکان پەیوەندی شەخسین پەیوەندی موئەسەساتی نین مەسەلەن ئێستا ئەگەر پەیوەندیەکان موئەسەساتی بوونایە 200 ملیارەکە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانە بوایە هیچ پەیوەندی بە لایانی سیاسیەوە نەبوایە دەمانوت هیچ تەأسیری نییە لەسەر ئەو بەڕێگەی خۆی ئەم بەڕێگەی خۆی بەس جەناب تەزانی هەموو پەیوەندیەکان پەیوەندی حیزبی و شەخسین یعنی ئێستا 200 ملیارەکە بە پەیوەندیەکی حیزبی و شەخسی دێ لەوانەیە ئەگەر کازمی لەوێ نەمێنێ ئەو 200 ملیارە نەیە پەیوەندیەکە شەخسیە لە نێوان شەخسەکان ئەکراوە مادەم ئەم پەیوەندیانە شەخسین کەواتە هەموو شتێک بە شەخسەکان دەگۆڕێ مادەم شەخسەکان ئێستا بەڕێز بارزانی یاخود پارتی لەگەڵ لایەنەکانی عێراقا جۆرێک لە تێکنەگەیشتن لەسەر ئەم بابەتە لە نێوانیانە لەسەر کاندیدەکەی نێوانیانە دروست بێت بەتاکید تەأسیرەکاتە سەر ئەوەش ئەمە ئەوە گوتم چکە پەیوەندیەکان موئەسەساتی نین ئەوەی کێکە لە هەر سەبەبەکانی کە تا ئێستا ئێمە خاوەنی حکومێکی ڕەشید نین لە عێراقات بەرەوەی موئەسەساتەکانمان هەیە یعنی لە عێراقیش و لە هەرێمی کوردستانیشا پەرلەمانت هەیە حکوومەتت هەیە سەرۆکایەتی کۆمارت هەیە لێرەش عینەشت بەڵام دەسەڵاتە ئەسڵیەکە دەسەڵاتی ئەسڵی لەناو موئەسساتە دەستوریەکانان دەی وەرە با پەرلەمان بەبێت تەوافق مەسەلەی سەرۆک کۆمار یەکلا بکاتەوە ناتوانێت یەکلای بکاتەوانێ لە کاتێکا کە دەبێت ئەو یەکلای بکاتەوە یعنی ئەندامانی پەرلەمان مطلقی دەسەڵاتیان هەبێ دەسەڵاتێکی ڕەهایان هەبێ بۆی دەنگ دەدەن بەکێ و ئامادە دەبن یا ئامادە نابن ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە وەکو چۆنەڵی ئافەی دروست نەبوونی حکومێکی ڕەشید و حکمی موئەسساتیە لە عێراق و لە هەرێمدا پێشبینی ئێمە ئەوەیە کە جارێکی تر سەر لە نوێ درگای گفتوگۆکردن دەکرێتەوانێ لە نێوان لایەنەکاندا لەوانەیە هاوپەیمانێتی جیاواز لەوەی ئێستا دروست بووبێ و لە دوجارە پێشێلکاری دەستوری ڕوئەدا بەوەی کە لە مودەی خۆیدا سەرۆک کۆمار هەڵنەبژێردراوە بەس لە دوجاردا یعنی سەرۆک کۆمار هەڵدەبژێرێ بەپێی ئەو هاوپەیمانێت تازانەی کە دروستە بێ هیوادارم بەم شێوەیە بێ کە من ئەڵێمون سەر بۆ ناخۆشی و شتی تر نەکێشێت یعنی ئەگەری هەیە سەر بۆ ناخۆشیش بکێشێت بەڵێ لە
تەنیا لە عێراقیان لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانیش لە هەرێمی کوردستانیش بەڵێ ئەو ناخۆشیانە چی نەگەر سەری بۆ بکێش ئەوەیە گەریەکێتی و پارتی ڕێنەکەون لەسەر کاندیدێک و هەریەکە و سوور بێ لەسەر قسەی خۆی وەگوتم تەسیرەکە لە پەیوەندیەکانیان لە حکوومەتی ئێرە تەسیرکردن لە پەیوەندیەکانی ئەوان لە حکوومەتی ئێرە تەسیر لە هەرێمی کوردستانەکە بە شێوەیەکی گشتی هیچ دوور نییە بەرەو دوو ئیدارەیی بەرێ یعنی بەنسبەت پەیوەندیەکانیان لەگەڵ عێراقیشا بە هەمان شێوە لایەنە عێراقیەک بۆ لایەنە عێراقیەکانیش بە تایبەتی ماڵی شیعە یعنی بۆیە ڕاستتر وابوو کە کورد خۆی نەکا بە بەشێک لەو سیراعی کە لە نێوان ماڵی شیعە هەیە کورد بە تایبەتی پارتی خۆی کرد بە بەشێک لەو سیراعی کە لە نێو ماڵی شیعەدا هەبوو بەوەی کە هاد لەگەڵ سەدرەکانە ڕێککەوتنی کرد و لایەنی ئیتاری تەنسیقی ئیهمال کرد ئەبوایە سونەش و کوردیش ینی نەچنە هیچ دانیشتنێکی پەرلەمانەوە لەگەڵ شیعە ئەگەر بە یەک دەنگ نەهاتنایە